بایدن لە نێوان بەرداشی دۆناڵد ترامپ و بنیامین ناتانیاهۆدا. دۆخەکە ئاڵۆزە و هیچیان چەکێکی یەکلاییکەرەوەیان بەدەستەوە نییە. ترامپ جیرۆدەی دادگاییکردنە و بایدن و ناتانیاهۆش لەسەر ئاگربەستی غەزە ڕوبەڕووی یەکتر بوونەتەوە. لەم شیکاری تیواردا ئەگەرەکانی هەڵبژارنی داهاتووی ئەمریکا و شەڕی سێ سەرۆکەکەتان بۆ ڕوون دەکەینەوە. ئەم شەڕە دەبێت کۆتایی بێت. ئەمە یەکەمین لێدوانی جۆ بایدن سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بوو کە کەمتر لە 24 کاتژمێر دوایەوەی دەستەی سوێندخۆرانی نیویۆرک بڕیارێکیان لە دژی دۆناڵد ترامپی ڕکابەرەکەی دەرکرد. دادگاکەی نیویۆرک دۆناڵد ترامپی لەسەر 34 تۆمەت سزادا کە ئاڕاستەی کرابوو. بەوەی پێش هەڵبژارنەکانی 2016 ترامپ بە بڕەپارەیەکی زۆر ئەکتەرێکی فیلمە وروژێنەرەکانی بێدەنگ کردووە لەسەرەوەی کە پێشتر ئەکتەرەکە ویستوێتی سکاڵای لەسەر تۆمار بکات، ئەوەی دەستدرێژی کردوتە سەری. بڕیاری بەتاوان ناساندنی ترامپ کوورەی شادی دیموکراتەکانی جۆشدا، چونکە پێیان وایە ئەم بڕیارە ترامپ بێبەش دەکات لە توێژێکی بەرچاو کە مەیلیان هەبووە دەنگی پێ بدەن. بۆ ئێستا ئەم توێژە دەڵێن دەنگ بە کەسێکی سزادراو نادەن کە لە مێژووی سەرۆکایەتی ئەمریکادا ڕووداوی لەم شێوەیە تاقانەیە و ڕووی نەداوە. شەڕی ئیسرائیل بەرامبەر حەماس لەلایەک و چێبڕچەی ترامپ لەلایەکی دیکەوە دوو نەیاری سەرسەختی بایدنن بۆ بەدەستێنانی پۆستی سەرۆکایەتی ئەمریکا بۆ خولی دووەم. بەڵام بەوتەی بایدن و پارتی دیموکراتەکان ئەمە شەڕێکە لە پێناو ئایندەی دیموکراسی و پاراستنی دەستوری ئەمریکا و مانەوەی ئەمریکا لە ڕیزی پێشەوەی جیان. دوای 8 مانگ لە شەڕی وێرانکەری غەزە و 35,000 قوربانی ئێستا کاتیەوەی ئاگربەز ڕابگەیەنرێت. بەڵام ئەولەویەتی بڕیار بۆ ئەمریکایە نەک ئیسرائیل و ناتانیاهۆ. ئەم جارەیان کۆشکی سپی جدیە لە خستنە ڕووی نەخشە ڕێگاکە، چونکە ساتەوەختێکی گرنگە و هەڵبژارنەکانی ئەمریکا نزیکن. بۆیە تەنها 5 مانگ ماوە بۆ یەکلاییکردنەوەی ئەو شەڕەی کە دیموکراتەکان بە دیاریکردنی چارەنووسی ئەمریکا وەسفی دەکەن و ترامپیش دەڵێت گرنگترین هەڵبژاردنە لە مێژووی ئەمریکادا. بایدن لە لێدوانی دوای دادگاییەکەی ترامپ بە تەواوی ناتانیاهۆی خستە گۆشەیەکەوە و داوای ئاگربەستی لێکرد بێ ئەوەی ناویان بهێنێت بەڕوونی ڕەخنەی لە هاوپەیمانە توندڕەوەکانی ناتانیاهۆ لە حکوومەت گرت، بەوەی ئەوان تەنانەت گوێ بە ژیانی دیلەکانی ژێردەستی حەماسیش نادەن و دەیانەوێت غەزە داگیر بکەن. بایدن و تیمی کەمپینەکەی بە تەواوی خۆیان تەرخان کردووە بۆ ڕوبەڕووبوونەوەی ترامپ و دوای ڕاگەیاندنی بڕیارەکەی دادگا دژی ترامپ باشکرا هەڵمەتەکانیان ڕاگەیاندووە. لەولاوە ترامپ خۆی بە زیندانی سیاسی ناو دەبات و دەڵێت حکمی ڕاستەقینە لەلایەن خەڵکەوە و لە ڕۆژی دەنگدان بە ئەنجامەکان دەردەچێت. جۆنسۆن سەرۆکی ئەنجومەنی نوێنەران لە لێدوانێکی داوتی ئەمە ڕۆژێکی شەرمەزاریە لە مێژووی ئەمریکادا و دادگاییکردنەکەی ترامپی بە دادگاییکردنێکی سیاسی ناوبرد نەوەک دادگاییکردنێکی یاسایی. تەنانەت جۆنسۆن وەک وەڵامێک بۆ تیمی هەڵمەتی هەڵبژارنی بایدن وتی پشتوێنی کەمەرتان توند بکەنەوە و ئێمە ئامادەین. پێدەچێت ترامپ لە پشتیوانی کۆماریەکان و جەماوەرەکەی زۆر دڵنیا بێت، بۆیە لە ماوەی کەمتر لە ڕۆژێکدا بۆ بەدەمەوەچوونی بانگەوازی کەمپینەکەی توانی 34 ملیۆن دۆلار کۆبکاتەوە. ئەوەش وەک ئاماژەیەک بۆ ئەو 34 تۆمەتەی لە دادگا بەسەریدا ساغ بوونەوە. ئەمانەش ئاماژەن بۆ ئەوەی کە ئەمریکا بە تەواوی خۆی بۆ هەڵبژارنەکان تەرخان کردووە. هەموو ئەمانە ئاماژەن بۆ ئەوەی کە ئەمریکا خۆی بۆ دۆخی هەڵبژاردن ئامادە دەکات و ئەگەر ناتانیاهۆش لە لێکدانەوەکانی هەڵەیەک بکات و پێی وابێت کە دەتوانێت جارێکی دیکە لە ڕێگای فێڵە سیاسیەکانیەوە لە سەرۆکێکی دیکەی ئەمریکا و بەکارهێنانی کۆنگرێز وەک چەکێک دژی سەرۆکی ئەمریکا ڕەنگە ئەم جارە
دۆخەکە لە بەرژەوەندی ناتانیاهۆ نەبێت، چونکە ئەوەی لە مەترسیدایە بۆ سەرۆکی ئەمریکا ڕۆژهەڵاتی ناوەڕاست نییە، بەڵکو خودی ئەمریکایە. کاردانەوەکانی ناتانیاهۆ بەرامبەر نەخشە ڕێگاکەی بایدن و ئیسرائیل ئەوە دەردەخات کە هێشتا ڕەزامەندیەک بەدەست نەهاتووە. وەڵامەکەی ناتانیاهۆ ناڕوون بوو، بەڵام وەک کاردانەوەی سەرەتایی دەسەڵاتی داوە بە تیمی دانوستانکار کە پێشنیازی گەڕانەوەی سەرجەم بارمتەکانی ژێردەستی حەماس پێشکەش بکەن. بە پێچوانەوە ئیسرائیل بەردەوام دەبێت لەو جەنگە تا بەدەستێنانی ئامانجەکانی، واتە لە ناوبردنی توانە سەربازیەکانی حەماس و دوورخستنەوە لە دەسەڵاتدارێتی و ئازادکردنی بارمتەکان، و ئەگەرنا ئیسرائیل بەبێ ئەم مەرجانە ناتوانێت ئاگربەستی هەمیشەیی ڕابگەێنێت. کاردانەوەیکی دیکە بۆ دەستپێشخەریەکەی بایدن ڕۆژی یەکشەممە لەلایەن ڕاوێژکاری کاروباری دەرەوەی ناتانیاهۆ بوو کە وتی ئیسرائیل پێداچوونەوە بە دەستپێشخەرەکەی سەرۆک بایدندا دەکات، بەڵام وتی کە بە پێشنیارێکی باشی نازانین، چونکە ئازادکردنی بارمتەکان و لە ناوبردنی حەماس باوەڕێکی نەگۆڕە بۆ ئێمە. ناتانیاهۆ ئێستا لە نێوان دوو بژاردەدایە کە هەردووچیان دوو بژاردەی تاڵن بووی، یان دەبێت گوێ بە دەستپێشخەرەکەی بایدن نەدات و بەردەوام بێت لە ڕەتکردنەوەی پێشنیازەکان، یامەش ڕوبەڕووبوونەوەیەکی جددیە لەگەڵ سەرۆکی ئەمریکا و چانسێکی نابێت بۆ سەرکەوتن لە هەڵبژارنەکانی داهاتوودا، یان دەبێت پلانەکەی ئەمریکا قبول بکات و چاوەڕوانی داڕمانی هاوپەیمانی حکوومەتەکەی بکات کە چەند وەزیرێکی ڕازڕەوی توندڕە و هەڕەشەی دەست لە کارکێشانەوەیان کرد کە بێگومان ئەمە دەبێتە هۆی داڕمانی هاوپەیمانی حکوومەتەکەی ناتانیاهۆ. ناتانیاهۆ تا ئەمڕۆ سەرکەوتوو بۆ لە ئاڵنگاری هەموو سەرۆکەکانی ئەمریکا، لەوەش زیاتر بەردەوام پشتی بە کۆنگرێسی ئەمریکا بەستووە و پەیوەندیەکی جێگیریشی لەگەڵ هێزە سیاسیەکان هەبووە. بەڵام لە ئێستادا ناتانیاهۆ و بایدن بەرامبەر یەک وەستاون و بایدنیش ئەم ڕوبەڕووبوونەوەیە وەک گرێوێک دەبینێت لەسەر بەدەستێنانی دووبارە پۆستی سەرۆکایەتی ئەمریکا بۆ 4 ساڵی داهاتوو.